باسی جێمەنایەکەین، باسی AIەکەین چاتبۆتەکان و بە تایبەتی ئەمە تەرکیز دەخەینە سەر جێمەنای. طبعاً وەکو وەزانن جێمەنای چاتبۆتی گوگڵە، یعنی یەکێکە لەو AIانەی کە بۆ چات بەکاریەوە، بۆ قسەکردن و لانگویژ بەکاریە، یعنی زمانە وەکو قسەکە دەتوانی قسەی لەگەڵا بکەی و تایبەتە بە کۆمپانیای گوگڵ. طبعاً یەکەم جارتەوە بێ هەژمارێکی گوگڵە هەبێ، یعنی ئیمێڵەکە هەبێ، یاخۆ پێڵێن جیمیل یعنی گوگڵ ئیمێڵ. سە من لێرە ئەم ئیمێڵم هەیە، بەڵام ئەگەر ئیمێڵیشن نەبێ طبیعی لێرە ئەتوانی ئیمێڵەکە داخڵکەی. من لێرە بەم جیمێڵی لێرە داخڵ بووم، لێرە ئەتوانین ئاد ئەکاونت بکەیت و بە ئەکاونتێکی تر داخڵ ببی، یاخود هەر لێرە دەستنین بە جیمێڵەکەیە یەکسەر داوای ئیمێڵ و پاسۆرد دەکە. ئیتر ئەگەر تۆ جیمێڵە هەبێ جیمێڵەکەی خۆ داخڵەکەی، ئەگەر نەوبێت ئەبێ دانێکی تازە دروستکەی، چونکە ئەپەکانی گوگڵ سە لێرە سەیری ئەپلیکیشنەکانی گوگڵ بکەین، کۆمەڵێک ئەپلیکیشنی زۆری هەیە. ئەم ئەپلیکیشنانە ئەبێ ئەکاونتە هەبێ، ئەنجا هێڵێ بەکاری بێنی. ئیتر لەوانە گوگڵ ماپە، خەریتەیە، لێرە ئەمە جێمێنایە، ئەمە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ. ئیتر گوگڵ میتە، گوگڵ کلاسرومە، گوگڵ سلایدە، گوگڵ پلەیە، ئەمە گوگڵ کلاسرومە، گوگڵ ئەرثە، بەرنامی زۆری تایە گوگڵ، ئەمە هەمووی بەرنامی گوگڵە. ئیتر ئەمە هەر کەسە و بە پێی پێداویستی خۆی ئەتوانێت بەکاری بێنێ، گوگڵ تاسک، گوگڵ بوکس، بەرنامی زۆرە گوگڵ. طبعاً ئەمە هێشتا ئەمە فریەکەیەتی، بەڵکو ئەگەر کەسێک حسابی هەبێت لەگەڵ گوگڵە، ساڵانە پارە بە گوگڵ وەرکسپەیسی بۆ ئەکرێتەوە کە هەژمارێکی تایبەتە، لێرە ئەم ئەپلیکیشنانە زیاتریش هەبێت لەمەیکە هەیە، یاخود ئەگەر هەبێ وەکو چۆنەڵی تایبەتمەندی زیاترە پێەیە. بەزەوەی خەڵکی خۆمان زیاتر پێویستی پێێتی گوگڵ دۆکس، هەروەکو مایکرۆسۆفت وەرد وایە فریشە. گوگڵ ترانسلیت زۆر مهمە، تەرجەمەی پێەکەی زمانی کوردیەکەیشی زۆر بەقوەتە. زۆرترین داتای زمانی کوردی گوگڵ ترانسلیت هەیەی. بەڵام ئێمە ئەمڕۆ زیاتر تەرکیزمان لەسەر AIەکەیەتی کە جێمێنایە. طبیعی لێرە ئەتوانی بنووسی جێمێنای، لێرە ئەتوانی بنووسی جێمێنای بەو جۆرە، یاخود لێرە بچی جێمێنای هەڵبژێری، فەرق ناکە هەر کامێکیان بێ. سێمە لێرە ئەپلیکیشنی جێمێنایەکەینەوە. ئیترەوە جێمێنایەکەمان کرایەوە. طبیعی ئەمە ڕووکاری دەرەوەی بەرنامەی جێمێنایە. طبعاً ئەوەی ئەمەش بەکارهێنین فریەکەیەتی. ساگەر بچینە سەری خۆی جێمێنای، کۆمەڵێک ڤێرشنی هەیە، کۆمەڵێک جۆری هەیە. ئەوەی ئێمە بەکارهێنین فریەکەیەتی. ئەگەر بتەوێ بەقووەتر بێ، وەڵامی باشترە باتێ و بەتایبەت بۆ وێنە و ڤیددیۆ شت بتەوێ ڤیددیۆی پێدروستکەی شتی پێدروستکەی پێویستە پارە بێ. AI پلس هەیە، AI پرۆ هەیە، AI ئەڵترا هەیە. ئەمەیان مانگی بە $9 سە دیسکاونتی بۆ کراوە. ئەمەیان مانگی بە $1.9، ئەمەیان بای $9.99 مانگانە، ینی مانگی بای $100. ئیترەوە هەریەکان تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام ئێمە ئەمڕۆ باسی فریەکەکەی نیش لەسەر فریەکەکەی. باشە ئەمە ڕووکاری دەرەوەیەتین. طبعاً تۆ لێرە هەرچێکە بوێ پێڵی، هەرچێکت بوێ لێرە پێڵی و ئەشکرێت تایپیکەی، ئەشکرێت لێرەیە یوز مایکرۆفۆن بکەیت و بە دەنگ پێی بڵێ. طبعاً ئەو کاتا بێ کۆمپیوتەرەکەت یاخود مۆبایلەکەت ئەکسسی مایکرۆفۆنەکەی ئەڵاو کرابێ، ینی ڕێگەی پێدرابێت کە مایکرۆفۆنەکە بەکاربێنێ. ئەگەر هاتوو ویستت بە دەنگ پێی بڵیت و ئیشی نەکرد، ئەو کاتە بێ مایکەکەی بۆ ئۆنکەی ئەڵاویکە، ینی بهێڵی بەکاری بێنێ، بۆ ئەو کاتە بتوانێ بەکاری بێنێ. لێرەش خودی جێمێنای چەند جۆرێکی هەیە، لێرە فلاشلایتی هەیە، ئەمە وەڵام لە هەمویان زیاتر وەڵام سەریعتر وەڵام تایەتەوە. ئەمانەڵێ بۆ هەموو جۆرە ئیشەکە بێ، ئەمانەڵە زیاتر بۆ بیرکاری و کۆدی نەبێ. لێرە ئەڵێ ئەتەوێ بیرکردنەوەکەی چۆن بێ، ستاندارد بێ، ینی تا ڕادەیەک سەریع ستانداردەکە. ئکستێندد ینی بۆ ئیشی قوڵە، ئەمەیان کاتی زیاتری پێچێت تا وەڵام بباتەوە، بەڵام کە وەڵام تایەتەوە وەڵامێکی زیاد لە حەد دوور و درێژ دایەتەوە، ینی هیچ بۆ نایڵێتەوە، هەموو وردەکاری و تەفاسیلەکانە پێڵێ. ئەم زائیدە زۆر مهمە. ئەم زائیدە ئەتوانین فایلی بۆ بنێرین، PDFی بینێ، وێنەی بۆ بنێری،
دەنگی بۆ بنێری هەر شتێکە ئەوێ هەموو جۆرێکی مالتیمیدیا ئەتوانی لێرەوە بۆی بنێری یاخود ئەگەر گوگل درایڤ بتوانانی لە گوگل درایڤەکەتەوە بە لینک بۆی بنێری لێرە دەتوانانی ڕسم لە فۆتۆس ئەوە ڕەبتە بە جیمێڵەکەتەوە بەڵام ئێمە لێرە ئەپلۆد فایل ئەتوانین وڵە ئەگری ینی ڕێگەی پێی ئەو کاتە لە ڕێگەی کۆمپیوتەرەکەی خۆت توانی وێنەی بیتێ زۆر باش ئیترەمە دیپ ریسەرچ ئەوە بۆ بەحس و شتە کانڤاس ئەچینە سەر کانڤاسیش کانڤاسەکە چۆنەڵی لێرێکی ترە بۆ کاتەوە بەجیا بتوانی ئیشی لەسەرکەی کانڤاسەکە بۆ چه ئیشێک باشە بۆ ئیشێکە تۆ چەند پرۆمپتێکیتێ هەر دەیەکە بۆ نەگریمان دە پرۆمپتیتێ یعنی یەک پرسیاری لەیەکی دوای ئەو پرسیاری دو میلەیەکی کە هەر ڕەبتی بە پرسیاری یەکەمەوە پرسیاری سێ میلەیەکی کە هەر ڕەبتی بە پرسیاری یەکەم و دووەمەوە هەیە ئەتر هەمویان ئادەخاتە سەر کانڤاسێک وڵە بۆیڵێ ئاد کانڤاس ئەو کاتە هەموو وەڵامەکانە بۆ خاتە سەر ئەو کانڤاسە وەرمونە کتێبێگە نووسی چاپتەری یەکی ئەخاتە سەر کانڤاسەکە چکە بە یەک پرۆم ناتوانانی بڵێ هەموو کتێبەکەم بۆ بنووسە خۆی کێشەی AI چییە کاتێک تۆ نووسینێکیتێ هەتاوەکو مەسافەیە دەتوانێت وەڵامی پرسیارەکە باتەوە ئەگەر دیقەت بەی دە پرسیاری لێ بکەین پرسیاری یەکەم و دوم زۆر بە جوانی وەڵامەتەوە پرسیارەکانی تر هەر بەڕێیەکە بۆ یەکە ئەبێ پارو بییتێ ئەگەر بتەوێ بە باشی ئیشەکە بۆ بکە ئەبێت تۆ پرسیار بە پرسیار بڕۆی لەگەڵێ خەڵکی خۆمان نازانێت جاری وایە خەڵکی خۆمان کتێبێکیاتێ ئەڵێ ئەم کتێبم بۆ پوختەکە خۆ بۆتەکە بەس جوان نیکە ئەگەر بتەوێ بە جوانی بۆ بکە ئەبێ پێی بڵێ بەش بە بەش بۆ نمونە دە لاپەڕی یەکەمم بۆ بکە یاخود چاپتەری یەکەم بۆ بکە دوای ئەو چاپتەری دوم بۆ بکە بەو جۆرە ئیت لێرە کرییت میوزیک و گایدد لێرنین و کۆمەڵێک شتێ تریتە پێی فرێ ئەوانە ناکەم بچینە هەموو تەفاسیلەکانەوە لێرەش کرییت ئیمەجیتە ئەمە بەرنمەیەک بەکارێنێ کە پێڵێن نانۆ بەنانە بەو بەرنمەیە وێنە بۆ دروستەکە تاعاان ئەوەی جەمێنای کە بۆ وێنە دروستکردنە زۆر بەقوتە کلااود هەیە و چاجیPTش هەیە ئەوانی وێنە کلااود وێنە دروست ناکە بەس تێکستە بەس چاجیPTش دەتوانێت وێنە دروستکە بەس ئەو وێنە دروستکردنەکەی داڵیە بە پارەیە فری نییە واتە لە فریەکانە باشترین توول بۆ وێنە دروستکردن لێرە جەمێنایە خۆ AI تریشمان هەیە کە بەس بۆ وێنە دروستکردنە خاص بۆ شتی تر نابێت بەس بۆ وێنە دروستکردنە ئەوانش زۆر بەقوتن بەڵام جێمێنای چۆنەڵێ هەر هەمووی بێ کۆ کردێتەوە بۆیە کە ئایکی زۆر بەقوتە ئایکی زۆر بەقوتە داروبەردی بە هەمووی بۆ کۆ کردێتەوە ئەجا جێمێنای موهیمێتەکەی ئەوەیە چونکە گوگل سەپۆرتیەکە داتایەکی ئەجگار زۆری زمانی کوردی هەیە بۆیە کە کاتێک کە تۆ بە زمانی کوردی پرسیاری لێ بکەیت توانێت وەڵامە باتەوە بە عەربی پرسیاری لێ بکەیت داتایەکی خەیاڵی هەیە بۆ زمانی عەربی هیچ وێبسایتێک نە چاجیPT نە ئایەکانی تر ئەوەنە بەقووەت نین لە کوردی و عەربیە وەکو جێمێنای بۆیە کار کاتێک ئیشەکەت هەبوو بە تایبەت بۆ زمانی کوردی و زمانی عەربی بڕۆ بۆ جێمێنای مەچۆ بۆ هیچ شوێنێکیت زۆر باشە بە پرسیارێکی لێ بکەین پرسیارێکی عامیلەکەین ئێستا سەرەتا بە ئینگلیزی پرسیارێکی لێ یەکەم بزانم چی وەڵامەیەتەوە بۆ نمونەڵێ من ئەمڕۆ ئەمەوێ کامێرەیەک بکڕم معلوماتم بەرێ ئەچمە بازار چ کامێرەیەک بکڕم پرسیارێکی ئاوا عامیلەیەکەم I wanna buy a new camera What model should I buy? I do not know much about new digital cameras. وتم چی؟ ئەمەوێت کامێرێکی تازە بکڕم چ مۆدلێک بکڕم من زانیاریم زۆر نییە دەربارەی کامێرە دیجیتالیە تازەکان بابزانینەڵە چی
طبيعي يكسر وەڵامی یاینەوە جا لێرە شتێک تریشمانەیە ئەڵە convert chat to PDF ئەتوانی هەموو چاتەکە بۆ بکە بە PDFێک ئەگەر تۆ نووسینەکەی بمێنێتەوە طبیعی ئەوە هەموو وەڵامەکەی یاینەوە لێرەیە ئەجا ئەتوانین گوێ لێ بگرین خۆ یەکێک لە شتە باشەکانی جەمێنایەوەیە تۆ تااقەتی خوێندنەوە نییە ئەتوانی گوێ لێ بگری. Stepping into the camera market right now can feel overwhelming because the technology has changed dramatically over the last few years. The biggest shift you should know about is that older DSLR cameras, the larger ones with ئەوە خۆی بۆ دەخوێنێتەوە. جا لێرە دقت بە چی پێوتین ئەڵێ ئەگەرەتەوێ ئۆڵڕاوندەر بێ ینی بۆ هەموو ئیشێک بگونجێ ئەوە کانونی EOS R50 هەڵبژێرە. باشە بەڵام ئەگەرەتەوێ وەکو خولیایەک حەزە لێتی ئەو کاتە بڕۆ سۆنی ئەی 6300 هەڵبژێرە یان 6400. ئەگەرشتەوێ پۆکێتەبڵ بێ ینی گیرفانی بێ بچووک بێ و بۆ تراڤڵ ببێ بۆ گەشتوانە ببێ شتێک بێ گیرفان بیخێتە گیرفان تۆ بڕۆی فوجی فیلمی X100 VI هەڵبژێرە یاخود XTC ینی دقت بە سێ جۆری پێوتم لێرەش پێ دەڵێ ئیتر هەم وردەکاری زۆرایەتێ ئەو کات تۆ ئەگەر پرسیارێکی تری کامێرت هەیە ئەگەر دقت بێ ئەلێرە لە ڕیسنتەکانە نۆتبوکێکی بۆ کردەوە چۆن ئەڵێ چاتێکی بۆ کردەوە ئێستا ئەمە چاتی پێشترمە ئەمە ئەم چاتە تازەیەمە ئەگەر من پرسیارێکم هەبێ لەسەر کامێرە ئەبێ لێرە لی بکەم یعنی ئەتوانم پرسیاری دوم و پرسیاری سێم و پرسیاری چوارەم و داوای نرخی لێ بکەم داوای ڕسمی لێ بکەم داوای لەوەی لێ بکەم بۆ نمونە ئەگەر ئەمەم کڕی پێم بڵێ بۆ نمونە چ زانیاریەک پێویستە کە من بیزانم لە کاتی کڕینە بۆ نمونە چەند باتری بکڕم لەگەڵیا بۆ نمونە جانتا بکڕم لەگەڵ یانە چ شتێک پێویستە بیکڕم لەگەڵ ئەو کامێرەیەکە ئیکڕم بۆی پێویستە بۆی پارێزگاری لە کامێرەکەم بکەم بۆ نمونە ئیتر هەر ئەو کاتە هەموو شتێکت پێڵێ بەس ئەو کاتە تۆ بێ مەرحەلە بە مەرحەلە لەگەڵ یا بڕۆی وەکو پێم وتن ئەی ئەبێ مەرحەلە بە مەرحەلە لەگەڵ یا بڕۆی ئەنجا قەتیش پرسیارێکی یەکگوشەیی لێ مەکە هەوڵ بە ئەوەی کە ئەیزانی پێی بڵێ ینی ئێستا هەوڵ بە ڕوونکردنەوەی تەواو بە AI کە ئەگە بتەوێ وەڵامێکی باشت باتێ ئێستا من لێرەیە سێ قسەم کردووە پێ کامێرەیەکم پێویستە چ مۆدلێک هەڵبژێرم ینی ئەوە بێ چەند مۆدلێکی دیاری کراو بە من بڵێ چکە من پرسیاری ئەوم لێ کردووە چونکە ئەو زۆر وردە با بزانی ئەو پرسیارانە دووە ئەخوێنێتەوە ئەو نووسینێتەوە ئەخوێنێتەوە ینی دانە بەدانە وەڵامەکانت ئاياتەوە ئەجا لێرە من زۆر نازانم دەربارەی کامێرە بۆیە کە هەوڵەیە زیاتر ئاسانی کاتەوە بەڵام ئەگەر ئێستا من بڵێم tell me more ینی زیاترم پێ بڵێ ئەو کاتە ینی ئەمە ئەو نازانێت چۆن وەڵامم باتەوە سەیرەکەی وەڵامێک دایەتەوە سەقەتە چونکە تۆ پێت نەوتووە لەسەر چی زیاترە پێ بڵێ لەسەر هەر هەمووی زیاترە پێ بڵێ سەیرەکەی وەڵامێک دایەتێک کە تۆ زۆر ئیسفادەی لێ ناکەی وەڵامێک دایەتێک کە تۆ زۆر ئیسفادەی لێ ناکەی بەڵام تۆ بتەوێت زۆر ئیسفادەی لێ بکەی وەکو وتم ئەبێ زۆر سپێسیفیک بی ئەبێ زۆر دقیق بڵێ ئەوەمەوێ لەو بوارەیە ئەوەمەوێ لە ئەمەش و ئەوەش لەبەر چاو بگرێت تایبەت ئەو شتانی کە خۆت معلوماتە لەسەری هەیە زۆر باشە جۆرێکی تر با ئێستا بۆ نمونە من کتێبێک بکەمەوە ئەمە پرسیارێکی بیرکاریە هاوکێشەیەکی بیرکاریە ئەمەوێ پێی ئەم هاوکێشەیەم بۆ سمپلیفای بکە ئاسانیکە و حەلیکە ئەو کاتە تۆ چیەکەی ئەتوانی ئەمە کۆپیکەی بچی لەوێ داینێ بەڵام باشترین شدەوەی ڕسمی بگری بۆچی ساعتەوە بکەیت تۆ مۆبایل لە پێ یەکسەر سکرین شۆتەیەکەی سە من لێرەیە سنیپین تووسەکە بەکارێنم یەک سکرین شۆتیەگرم ئەوە ئەمەی ئێمێ زۆرتر نا ئەم ڕسمەی ئێمێ با سەیڤیکەم ڕسمەکە خەمە سەر دسکتۆپ ئەچمەوە بۆ جێمێنای
طبعا ئەم چاتە بەس تایبەتە بە کامێرە ئەگەر بمە ئەبێ چاتێکی تازە بکەمەوە لێرە زائیدەکە ئەڵێم هەر لێرە ئەنووسم نیو چات هەڵەبژێرم نیو چات لێرە زائیدەکە ئەپلۆدی ئەو فایلە ئەەکەم کە ئێستا ڕستم گر ئەم پرسیارە بیرکاریە من پرسیارێکی بیرکاری ئاساییە توانم بڵێم وەڵامی پرسیارم بۆ بەرەوە وەڵامی ئەم پرسیارم بدەرەوە ئەم جارە پرسیارەکە پرسیارێکی بیرکاریە ڕاستی ئینگلیزیە بەڵام مادەم تۆ بە کوردی داوای لێکەی ئەویش بزانین چۆن وەڵامانەیەتەوە یەکسەر پرسیارەکە یەنا بە کوردی هەنگاوی یەکەم شیکردنەوەی سەرەوە سەمە تەلەبەت زۆر ئیسفادەی لەیەکە واتە تۆ پرسیارێکی تێ پرسیارەکە ئەگەر ئینگلیزیش بێ بەڵام تۆ بە کوردی پرسیاری لێ بکەی ئەوەیکە ئەوە سێرەکەی سادەی کردەوە زین وەڵامی کۆتاییەکی چۆنە ئەمە وەڵامی کۆتاییە بەلادانی کەوانەی ئەوە ئەکس یەکسان نەبێ بە سێ ئەنجامی کۆتایی بەم شێوەیە دەبێت ئەوە وەڵامی کۆتایی واتە تۆ توانی پرسیاری بیرکاری پێ حەڵکی وەکووتیشم پێویست ناکە بچی پرسیارەکە بنووسی تۆ سەعاتە ئەکس توانی دوو ئەکس توانی سێ و لەسەر نازانم چیۆمانە یەکسەر ییت یەکسەر ڕسمێکیێتێ بەڵێ ڕسمێکیێتێ ئیتر بۆ حەلەکە ئێستا بە کوردیەکی زۆر جوان سیکە هەنگاوی سێم لادانی بەشە هاو بەشەکان هەڕەڵی کتێبی بیرکاریە زۆر دقیق ئەوە بەکارهێنانێکی بوو بەکارهێنانێکی تری ئەم جارە کتێبێکی PDFە با کتێبێک بدۆزمەوە ئەس دەکەم کتێبی ئەمە کتێبی بایۆلۆجیە مکتبی بایۆلۆجی ئەحیا ئەگەر لێرە سێرێکی کتێبەکە بکەین بەشی یەکەم باسی کلاسیفیکیشنەکە ینی پۆلێنکردن دوای ئەوە لە 1.4 باسی ڤایرۆسەکە بەجێ جا من ئێستەیەم ئەم کتێبە ئێمە بە PDF ئەڵێم ئەم 1.4 بۆ پوختکە ئەمەوێ لی تێبگەم ئەم 1.4 لە بەشی کلاسیفیکیشن بەشی ڤایرۆسم بۆ شیکەرەوە بە کوردی کتێبەکەش ئینگلیزیە چاتێکی تازەیە تەبان ئەو کتێبەی بۆ ئەپلۆد دەکەم بەس وەکووتم ئێمە بێت لە پرسیارکردنە لە جەمەنای زۆر سپێسیفیک بین واتە کۆ بایۆلۆجیەکە ئەمە بایۆلۆجیە واتە ئێمە بێ پرسیاری بابەتێکی خاصی لێ بکەین دقیق بڵین ئەو شتە خۆ ئەگەر پرسیارەکەمان ئام بێ ئەو نازانێ وەڵامی چی وەسە من کتێبێکم یاوەتێ سەیریکە چەند بەشە ئەمە 12 بەشە مە بەشی 22 300 لاپەڕێ 339 لاپەڕە 22 بەشە ئەو ناتوانێت وەڵام لە هەردوو 22 بەشەکە وەڵامی من باتەوە خۆ ئەگەر بشم ماتەوە وەڵامێکی ئەوەنە ئامە من ئیسفادی لێ ناکەم ئەگەر من بمەوێ ئیسفادە لە پوختەی ئەم کتێبە بکەم ئەبێ پێی بڵم پرسیار لە یەک بەش لەو 22 بەشە حتا من ئەوەش ڕیکۆمەند ناکەم من ئەوەشم بەلاوە باش نییە من ئەگەر پرسیاری لێ بکەم ئەڵم لە 1.1 وەڵامم بەرەوە 1.2 بە پرسیارێکی تر لێ یەکەم بۆی ئەزانی چی خۆی جەخت کاتەوە تەرکیز خاتەوە سەر ئەوە خۆی کۆکاتەوە تەرکیز خاتە سەر یەک قسم بەس لەوەیە وەڵام من باتەوە ئەو کاتە وەڵامێک مایەتەوە کە من ئیسفادەی لێ یەکەم خۆ ئەگەر بڵێن بەشی یەکەم بۆ پوختکەرەوە بەشی یەکەم 15 لاپەڕێ بۆ مەکە بە زۆکو ئەوە نابێت کە من یەکەیەکە لێ بکەم هەرچەند ئەم بەشە زۆر درێژ نییە ئەوە کتێبەکە ئەپلۆد بووە سە بە کوردی پرسیاری لێ یەکەم لە بەشی یەکەم وانەی چوارەم باسی ڤایرۆس تێناگەم تۆ دەتوانی یارمەتیم بدەی تێبگەم ئەوە پرسیارە
زینەڵە چی بزانە چەند سپێسیفیکە چەند دقیقە وتومە لە بەشی یەکەم لە وانەی چوارەم پێم وا بە 1.4 بوو ڤایرۆس بزانین چی بۆ کردی بە زیندوو دانانرێ هیچ چالاکیەک ناکەن داگیرکردنی خانەکان ئیشیانە ئەچنە خانەیەکی زیندووەوە کۆپیکردنی خۆیانەکەن ئەبنە هۆی تەقینی خانەکە پێکاتەی ڤایرۆسەکان لە چی دروست بووە لە خانە پێکهاتووە پێکاتەیەکی سادەیان هەیە قەبارەیان زۆر بچووکە نمونەی نەخۆشی ڤایرۆسەکان وەکو ئەنفلەوەنزا نەخۆشی ئایدز سەیرێکە چەند پوخت و جوان ڕێکی خستەوە بۆی کردوون بە سێ خاڵ یاک دوو سێ جا ئەم وەڵامەسی چەند دقیق و جوانە خاڵ بە جوانی بۆی ڕێخستوم کەلیماتەکانیشی بە ئینگلیزیەکە هێشتۆتەوە ینی ئەوانەی کە گرنگە ئەمە خانەی خانە خوێ ئەو خانەیە کە ڤایرۆسە سەری گەشاکە و لە چی پێگاتووە DNA و RNA ئەم بەشە تەرجەمە ناکرێ نەخۆشی ئایدز ئاوا نووسرێ دیقەت بە کەلیماتە ینی تێرمە زانستیەکان وشە زانستیەکان و خۆیڵێتەوە غەڵەت ناکە بەڵام ئەخۆ گەر بهاتایە و من پرسیاری هەموو کتێبەکەم لێ بکردایە باوەڕکە وەڵامێکی ئەوەنە سەقەتیایەمەوە هەر سەرێ لێ دەرناکرد ئەوەش بەکارهێنانێکی تری بە بەکارهێنانی PDF بارحاڵ ئەوە بام بەس بوو بۆ ئەمڕۆ ئەوەی گرنگ بوو بەلامەوە تەنها تۆ بزانی وێنەی بۆ ئەپلۆدکەی پرسیاروشتی بابەتی مەکتەب کتێبوشت وە پوختەی بۆ بکەی بۆی لە تۆ لە کاتی سعیکردن وانەیە توانی ئیسفادەی لێ بکەی و هەندێک معلوماتی عامە لەوەی کە تۆ چۆن بە جوانی بتانی ئێئایەک بەکاربێنی و چۆن بتوانین باشترین سوودی لێوەربگرین